برا خۆشەویستەکەم خەڵکێک هەیە کە پێی ئەڵێ فڵان ماڵ دەسەڵاتینی ئەڵێ مامۆستا حتا مردن من معاشم هەیە یارمەتیان ئەدەم، حتا مردن واجب بێ لەسەر من. هەر نمونەیەک لەو نمونانەی کە تازەیە بانگەوازیم بۆ کردن یاخود باسی مۆزوعێکم بۆ کردن کە ماڵێک لە جەژنی قوربانەوە هەتا ئەم نزیکانە گۆشت نەبووە بیخوا و تامی گۆشتیان نەکردووە. لە دوای وتارەکەەوە پیاوێکی بەڕێز گەنجێک هات بۆ لام وتی مامۆستا خوای گەورە معاشێکی پێداومە الحەمدولله، هەتاکو ئەو ڕۆژەی ئەم معاشە هەیە و من هەم و بەڕۆح زیندوم هەموو مانگێک 2 کیلۆ گۆشتیان بۆ بەر. نیوەی سەرەتای مانگی یەکەم کیلۆیە گۆشت، نیوەی کۆتایی مانگەکە کیلۆیە گۆشت. چوومە لای قەسابێکی بەڕێزەوە خوای گەورە بەرەکەت بەسەر هەر هەمویان و ئێوە شابڕژێنێ وتم برام فڵان کەس نردومی لای تۆ گۆشت بەرم. وتی وەڵام مامۆستا من خۆم ویستومە پێت بڵم لە ناو وتارەکەت دابووم، منیش هەموو مانگێک کیلۆیە قیمە دەدەمێ لەگەڵ یابیبە. هەموو مانگێک ئێستا سەرەتاکەی کیلۆ نیوێک گۆشتیان بۆ برێ و کۆتاییەکەشی کیلۆ نیوە گۆشتیان بۆ برێ. برا عزیزەکانم ببەخشە بێتە هۆکاری ڕەحمەت و بەزەیی بۆت. خەڵکێک هەیە الحەمدولله خوا ڕژاندوێتی بەسەریا، خۆی معاشخۆرە، خێزانی معاشخۆرە، کورە الحەمدولله معاشێکی باشی هەیە، الحەمدولله نەخۆش نییە، هەر کۆیەکاتەوە دەی کۆی کەرەوە دوای منداڵەکەت بۆتە بەخشێ، کۆی کەرەوە دوای خەڵک ڕەحمەت دووتەکە، دوای قەبرەکەت ڕۆشنە بێ.